29 ساڵ بەر لە ئێستا هاوڵاتیانی شاری سلێمانی سەرجەم بارەگاکانی حکوومەتی بەعسی ڕووخاویان بۆ هەتایەوە دەرنا. بۆیە لەم ڕۆژەدا هاوڵاتیان و بەشداربوانی ڕاپەڕینی ساڵی 1991 دەڵێن زوڵم و زۆری بەعس بەرامبەر میلەتی کورد گەیشت بۆ لووتکە. بۆیە بەڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان توانرا سەرجەم بارەگاکانی بەعس لەم شارە دەستی بەسەردا بگیرێت و ئیدی بەعس ببێتە مێژوو، بەڵام چ مێژوویەک؟ مێژوویەکی تاڵ. ڕاپەڕین گرنگیەکەی لەوە بوو پێشتر ئامادەکاری بۆ کرابوو و من سەرپەرشتیاری چەند مەفرزەیەک بووم وستەیەکیان لێرێ شایەت حاڵە. من سەرپەرشتیاری ڕاستە و خۆی بەکرەجۆ بووم و خەڵکی بە شەرەفی بەکرەجۆ زۆر بەڕێک و پێکی ئەو مەفرزانەی لێو بوون ئیشەکانی خۆیان جێبەجێ کرد. ئەندازیاری سەرەکی ڕاپەڕین من بە شایەتیە لەم کە ناو چیزەکە ڕادیۆ گەلی کوردستان بوو و یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. جەور و سەمی حکومەتی بەعسمان بینی بوو، گیانی خۆمانمان بەلاوە گرنگ نەبوو لەبەرەوەی کە ئەمانزانی ئەگەر ئەم ڕاپەڕینە سەر نەگرێت کۆمەڵی خەڵکی تر کۆمەڵی لەو خەڵکانەی کە بەشدار بوون لە ڕاپەڕینەوە وانش بەشدار نەبوون حکومەتی بەعس قەتڵ عامیەکردن. ڕاپەڕینی بەهاری 1991 بووە داینەمۆی ئازادی و سربەستی بۆ تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان و شاری سلێمانیش لە حەوتی سێدا تاجی ڕاپەڕین و سەرکەوتنی بەسەر دوژمنی سەرسەختی میلەتی کورد لەسەر ناو بەعس داڕوخا. لەم ڕۆژەدا هاوڵاتیان دەڵێن حکوومەت و پەرلەمان و حکمی خۆبەڕێوەبەری و پرۆژە خزمەتگوزاریەکان بەرهەمی ڕاپەڕینە جەماوەریەکەی بەهاری ساڵی 1991 و دەڵێن چاومان لە دەستی حکوومەتی هەرێم و حیزبی داینەمۆی ڕاپەڕین یەکێتی نیشتیمانی کوردستانە کە خزمەتی زیاتری سلێمانی و هاوڵاتیان بکات. ڕاپەڕینەوەی کرد کە لە ساڵی 92 بووین بە خاوەنی حکوومەت و پەرلەمانی خۆمان و ئەم حکوومەت و پەرلەمانە بەردەوامە تا ئێستا داواکارم لە یەکێتی نیشتیمانی کوردستان لەو حیزبانەی کە لە حکوومەتدا بەشدارن هەوڵی تەواو بن بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان. پەنجەکان ئەو کاتە ژیانێکی نەهامەتیمان هەبوو کە هەمومان فیرار بووین، ینی چارە نووسمان کەوتووە دەست حکوومەتێکی دڕندە و ئەو نەهامەتیانی هەموو تێگەیاند و سەربەستی بە گەنجی ئەو کاتە بەخشیتە. ڕاپەڕین بەردی بناخەی یەکێتی نیشتیمانی کوردستان دایناوە کە ئێستا ئەوە تا ئێمە لە دەستکەوتەکانی ڕاپەڕین لەبەربەر ئەم مەڵبەندە پیرۆزە وەستاوین کە ڕەنجی پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕێخستنەکان و زیندانی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانە. مۆڵگاکانی سەرشنار بە خوێنی شەید مەلا سیدیق پاکرایەوە. ئەمڕۆ ئەم ئازادەی کوردستان و حکوومەت و پەرلەمانی کوردستان بەرهەمی خوێنی شەیدانی ڕاپەڕینی کوردستانە. هەر لە دوای ئەو ڕۆژەوە کە کۆمەڵانی خەڵکی کوردستان بەعسیان لەم شارەوە دەرنا، سەرۆک مامجەلال نازناوی شاری هەڵمەت و قوربانی بە باڵای سلێمانیدا دەکات و ئەو دروشمەی سەرۆک مامجەلال دەبێتە ناسنامەی ناسینەوەی سلێمانی. ڕاپەڕین مژدەی ئازادی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان پێبوو و هێنای لەو ڕۆژەیە. 29 ساڵ بەر لە ئێستاش هاوڵاتیانی شاری سلێمانی بەڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕێخستنەکانی یەکێتی لە شاری سلێمانیش سەرجەم بارەگاکانی حکوومەتی بەعسیان گرت و وەدەریاننا. لەو ڕۆژەشەوە ئەم بارەگایانە کە شوێنی زڵم و زۆرەکانی حکوومەتی بەعس بوو پارێزراون بۆ ئەوەی نەوە لە دوایینەوە ئەم شوێنە و یادەوەریەکانی ڕاپەڕین و زوڵم و زۆرەکانی حکوومەتی بەعس بە چاوی خۆیان ببینن. پێشڕەو مەجید، گەلی کوردستان، سلێمانی.